شانەیەکی ئێزگار زۆر بەرچاوە بۆ ئەوەی نیشان دەدا کە گەلی کورد سوورە لەسەر پێوانی ڕێگای شەهیدان، سوورە لەسەر درێژەدانی ئەو ڕێگایەی کە شەهیدەکان لە ڕێگایدا خەباتیان کردووە بۆی مردن. نیشاندانی ئەوەی کە ئەو ئاڵایەی کە شەهیدەکانمان دەست بەدەست سنگ بە سنگ نەفەر بە نەفەر مەشەکاوە ڕایان گرتووە و تەحویلی ئێمان داوە، ئێمەش بەسەر بەرزیەوە هەروە بەشەکاوە ڕای دەگری بۆ ئەوەی ڕێز لە ئازادی بگرین، بۆ ئەوەی ڕێز لە ڕێبوارانی ڕێگای ئازادی بگرین، بۆ ئەوەی ڕێز لە ئاوات و ئارەزووی لە بێژینەی گەلی کورد کە بریتێ لە بری ئازادی و ڕزگاری و سەربەستیە بگری. هاتووینە سەر گڵکۆی شەهیدەکانمان بۆ ئەوەی جارێکی دیکە هەم لەگەڵ شەهیدە سەربەرزەکانمان و هەم لەگەڵ خەڵکی تێکۆشەری کوردستان پەیمان نوێ بکەینەوە کە ڕێگای شەهیدان بەرنادەی، سەنگەری شەهیدان چۆن ناکەین و ئاڵای خەبات هەروە شەکاوە ڕادەگرین. هاتووین جارێکی دیکەش ئەوەی ثابت بکەین کە باشترین ڕێزگرتن و باشترین پاداش بۆ شەهیدەکانمان درێژە پێدانی ڕێگەیان. برایانی بەڕێز، خەباتی گەلی کورد وەک هەموو پەدیدەیەک لەو جیهانە میلەتی هەیە، دینامیزمی هەیە، هێزی هامدەری هەیە. خەباتی گەلەکەمان نەتیجەی ڕاستەوخۆی ئەو هەموو زوڵم و زۆرەیە کە بە درێژایی مێژوو بەسەر گەلەکەمان داهاتووە و لە گەلەکەمان دەکرێت. لە هەموو مافێکی ئینسانی وەم لە تەوایەتی خۆمان لێبەش کراوی. زوڵم و زۆر، سەرکوت و لێدان و تێدادان، گرتن و زیندان و ئەشکەنجە، ئەو شتانەن کە گەلەکەمانیان هانداوە بۆ ڕزگاری لەو دیار دەدزێوانە بێتە مەیدان و خەبات بکە. ئەوە ڕاستیەکی عیلمیە و دوژمنانی ئازادی گەلی کورد دەبێ ئەو ڕاستەی بزانن و ئەگەر نەشزانن دەبێ لە داهاتوودا حاڵی بن و بزانن کە تا ئەو کاتەی زوڵم و زۆر و بێعەداڵەتی بە نیسبەتی گەلەکەماندا بەڕێوە دەچێ، خەبات و بەربەرەکانی بۆ ڕزگاری لەو زوڵمەش هەروە درێژەی دەبێت.